سەبارەت بە هەوڵ و کاری نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا و حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە بۆ بەهاناوچوونی لێ قەوماوان و قوربانی ئەو بەلەمە تێکشکاوە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ڕێزان حەمە ساڵح ئاغا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا. بەڕێز ڕێزان سڵاوتان لێ بێتووەم کاتتان باش. سەرۆک وەزیران ڕای سپاردوون چی بکەن بۆ بەهاناوچوونی قوربانیان و بۆ کەسوکاریشیان؟ ئەم کاتتان باش، کاتی هەموو بیرەنان باش. لە پێشە پێم باشە پرسە و سەرخۆشی جارێکی تر ئاراستەی خانەوادەی ئەو کەسانە بکەم کە گیانیان لە دەستدا لەم کارە ساتە ناخۆشەیە و ئینشاءڵڵا ئومێدەوارم کە هەرچی سووتریش ئەوانەی کە وەزعیان باش نییەوە لە خەستەخانەن بەرەو باشی بچێت. لە یەکەم لەحزەوە کە ئێمە پێمانزانی پاشەوە داوامان لێکرا لەلایەنی فەرمی خۆمانەوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوانە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ئێمە زوو پەیوەندیمان کرد بە وەزارەتی ناوخۆش پەیوەندی کرد بە شوێنی حادیسەکەوە و ئێمە هەستاین بە سەردانی ئەوێ بە سەردانەکەمان فەرمی بوو لەلایەن حکوومەتی ئیتالیا خۆیەوە ڕێکخرا بوو. یەکەمین هەنگاوی ئێمە ئەوە بوو چوینە لای پرەفێکتور ینی بە مانایەکی گەورە چۆن ڕئیسی ئەقلیم یان ڕئیسی هەموو سازمانەکانی ئەو ئەقلیمە چوینە لای ئەو چاپیکردمان لەگەڵا کرد و لە نزیکەوە شتەکانمان بە فەرمی پرسیار لێ کرد و وەزانیمان. پاشی ئەوە هەستان یەک سەردانی ئەو خەستەخانانەمان کرد کە بەداخەوە ئەو کەسانەی کە نەجاتیان نەبوو لەوێ نەبوو بەڵام ئەوان نەجاتیان ببوو خۆشبختانە لەوێ بوون و چاپیکردنمان لەگەڵ یەکیانە کرد. لەوانە منداڵمان دوان کە ژێر 8 ساڵن و دایک گەنجمان هەیە. چەند کەسانێکمان هەیە کە خەڵقی هەرێمی کوردستان دروستە بەڵام چەند چیلەیە کە خەڵقی هەرێمی کوردستان نین. لەوانە برایەکی مەنطقەی کەرکووکی لێ عەرەبە تورکمانە بەڵام لەگەڵ ئەوەشە هیچ فەرق و جوداییەک بە ئێمە ئەوەی و هیوادارم جامی بین و چینە لای هەموویانمان کرد. بەڵێ ئێستا دوایین ئاماری قوربانیان جی ئەوانەی بێسەر و شوێنن چەندە و ئەوانەی کە لە نەخۆشخانە بوون لەوێ ماون یاخود دەرکراون لە نەخۆشخانە؟ ئامارەکان هەروەک عەرزم کردن ئەوانەی فەرمیە 11 کەس دەرچوون ئەلحەمدولیلا. باقیەکەی بەداخەوە 35 تەرم تا ئێستا دۆزراون بە فەرمیە من ئێڵێم. هێشتا بەداچوون و بە دوای تەرمە دەوامە و بەردەوامیژە. ئومێدەوارم کە حکومەتی ئیتالی کۆڵ نەداوە ئەو وعدەی کە بە ئێمەی داوە ئەوە حەتما بە دوای ئەسووەکە بە هەموو قۆتی خۆیان حەزەکەن چەند زووتر و چەند زیاتر لە کراراوەکان. بەڵام ئەوەی کە ئێستا ئەم دەقیقەی نەخۆشەکان لە خەستەخانە ماون لەبەرەوەی کە ئەبێت بڕیار بدا کە دەتوانن ئەمانە بێنە دەرەوانێ. هەندێکیان هێشتا پێویستیان بەوەیە کە با بڵێن سلاینە پێویستیان بەوەیە کە ببن بە خۆراکیان کەم ئاویان کەم ئەمانەیان هەموو پێویستەوە زۆرینە هەر لە خەستەخانە چونکە جارێک قازی هێشتا حقیقەکانی تەواو نەکردووە. بەڵێ بەڕێز ڕێزان ئەو تەرمانەی کە دۆزراونەتەوە چی کراوە بۆ گەڕانەوەی تەرمەکانیان و حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە چی بکات بۆی تەرمەکانیان بگاتەوە دەست کە سوکاریان؟ حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم دقیقەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئەوەی دابوو کە تەرمەکان بەسەر بودجە و خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەڕێنەوە زێدەکانی. ئێستا ئەوەی کە هەیە ئەو برایانەی هەڵاتی ئەوانەش دەیان تەرمەکانیان بگەڕێتەوە هەرێمی کوردستان.
جاوە بە هەماهەنگ کە سوکاری خانەوادەکان و لەگەڵ حکوومەتی ئێرانە ممکنە و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە هەرچی شتێک ببێ ئێمە لە خزمەتین و بە هەموو لایەکمان وتووە هەموو هەم ئاهەنگێکیان بە ئێمە دەستمان واڵایە بۆ هەموو هەم ئاهەنگێک لەگەڵ هەموو کەسێکە لەگەڵەوەشە حەزەکەمەوە بڵێم ئەو کەسانەی کە ئازاد کرابوون کە الحەمدلله هاتبوونە دەرێ بە سەلامەتی لە ئاوەکە ئەوانەی کە ڕزگار کراون تەنها داوایەکیان کە هەیان بوو یەک دۆزینەوەی تەرمەکانی ئازیزانیان کە لەگەڵیان نبوو دوو تەلەفۆنیان داوا کرد کە پەیوەندی بکەن بە کەس و کاریانەوە ئێمە کارێکمان کرد کە ئەو تەلەفۆنانەش پێشکەشیان کەین و بتوانن لە بینی خۆشیانەوە لەگەڵ کەس و کاریشیانە پەیوەندی بکەن لە سەر خەتیشین لەگەڵ حکوومەتی ئیتالیا خۆتان نەزانن ئێستا عوتڵەیە شەمە و یەکشەمەیە بەڵام ئەکید ڕۆژی دووشەممە دووبارە لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانە پەیوەندیەکەینەوانێ بۆ ئەوەی بزانین تەرمەکانی تر و چیتر کراوە. بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردووە باس لە ئەنجامدانی پشکنینی DNA ئەکرا بۆ ئەمە چی کراوە پێویستە کە سوکاری قوربانیان چی بکەن؟ تاوان ئێمە چوینە لای قازیش لە سەردانەکەمانە بۆکو عرضم کردن سەردانێکی بفەرمی بوو چوینە لای و قازی کەم کەیسەی لەلایە جەنابیان وتی کەی پێویستمان بەوەکو هەندێک لەوانە کە سوکاریان لەوێ مەوجودە هاتوون لە وڵاتانی دوورەوە لە شوێنی دوورەوە هەندێک لەو کەسانی کە سوکاریان لەوێ مەوجود نییە کەی دێنایان لە ئێمە داوا کرد ئەو کاتە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمەکەین ئەینێرن بە هەماهەنگی لەگەڵ ئیتالیا ئەکەونە ئەوەی کە دیێناکان بنێرن بۆ ئێرە بەڵام وابزانم زۆرینیان کە سوکاریان لێرێ بەداخەوە ئەوانەی کە دەرنەچوون جێگەی ئەسەفە بەڵام کە سوکاریشیان لێرە ماون هەندێکیان ئەتوانن ئەو دیێنایە بن و بتوانن تەرمەکان بناسنەوە. بەڵێ بەڕێز ڕێزان ئەمە تەنها بۆ ڕاگەیاندن نەبێ ئەمە واقعیانە هەر کەسێک لە هەر کاتێکا کە سوکاری قوربانیان پەیوەندیتان پێوە بکەن پێویستیان بە هاوکاریەک بێ ئێوە هاوکاریانەکەن من خۆم گوێم لێ بۆ چەند کاسیان باسییان لەوە کرێتەوە کە خۆت ژمارەی خۆتت داوە بە کە سوکاری قوربانیان هەر کاتێک پێویستیان پێی بێ هاوکاری بکەن تۆ پەیوەندی بە تۆ بکەن. من نەک بەس تەلەفۆنەکەم 24 ساعت کراوەتەوە دەرگاکەشم وڵایە و ئەمڕۆ بە خودی مژدەخانم و دوتم خۆزگام من ماڵێکم هەبووە لەسەر ئەو داخل هەبووە بووە هیچ کەسێک لە ئێوە لەناو ئەو خەستخانانەیە نەمایەتەوە هێنێ ماڵەوە بەس بە حەقیقەت هەمووەتان خۆتان سوالکەن ئەو کەسەی پەیوەندی بە منەوە کردووە شەو بۆ ڕۆژ بۆ بەیانی بووە من ئامادە بووم و لە خزمەتیانە بووم هەر داوای لێبوردنیژەکەم لێرەوە من نەخۆش کەوتم لەبەرەوەی زۆر هاتوچۆکان دوور بوون لە یەکەوە شوێنەکانیان و من بە فەخرەوە ئێڵێم واجبی خۆمە ئێمە وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە واجبی ئەزانین وەکو کورد بە واجبی ئەزانم وەکو خانمێک و کەسێک بە واجبی خۆمی دووجار ئەزانم کە پێویستە هەم وەڵامیان بدرێتەوە هی کەس و کارەکانیان و هەم وەڵامی تەلەفۆنەکانی ئەوانیش بدرێتەوە بۆ هەرێک لەوانە تەلەفۆنم خۆم کردووە و لەگەڵ خەستەخانەکانە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵیانە قسە ئەکەمەوە بزانم وەزعیان چۆنە هەرچەندێکە ممکنە ویکێندا جاری وا هەیە داوای لێبوردن لە دکتۆرەکانەکەم بەڵام هەر قسەیان لەگەڵاکەم بەوەی دکتۆرەکانی شەوە بێت بۆ سەلامەتی ئەوان بەر لەگەڵ تەلەفۆنە مباشرەکانی خۆشیانە قسەیان لەگەڵاکەم. بەڵێ ئیشەڵا تەندروستیتان باشترە بێت بەڕێز ڕێزان سەبارەت بەوانەی ڕزگار بوون چارەنووسیان لەوێ لەدەست چیە دوا بڕیار ڕەنگە بێگومانیەوە بڕیار نازانن حکوومەتی ئیتاڵیا بڕیار لەمانەیەات بەڵام بڕیاری چارەنووسیەوان لای چیە و ئەگەر یەکێک لەوانە بێوێت بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ شوێنەی کە لێوەی هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە هاوکاری بکات بۆ گەڕانەوەی بە هەموو جۆرێک ئامادەی هاوکاری بکات بۆ گەڕانەوەی لە کاتێکا کە ئێمە ئامادەین بۆ هەموو هاوکاریەک هەر لەو دقیقەی کە پێمان وتراوە چوینەتە سەر شوێنی حادثەکە و چوینەتە کەناری ئەوان وەستاوین حکوومەتی هەرێمی کوردستان باوەشی کردوێتەوە بۆ هەر یەکێک لەوانەی کە ئەگەر بیانەیە بگەڕێنەوە بە کۆمەکی زۆری شەوانێ بەڵام لە هەمان کاتدا بڕیاری سەرەکی لە دەستی خۆیانە خۆیان لەگەڵ قازەکانە قساکەن و خۆیان بڕیار لە لای خۆیانە بەنسبەت ئەو دوو مناڵەوە بڕیار لە لای پورێتی و نەنک و باپیریان کە مناڵەکان یەکیان چونکە دایک و باوکی نەماوە بەڵام پورەکەی کە خۆی تقریبان بە خێوی کردووە ئەو ماوە الحەمدلله مژدەخان ئەو بڕیار لە لای خۆیانە پاشان قازی قەراری ئەوانە ئەدا بەڵام بەنسبەت گەورەکانەوە خۆیان چۆنیان پێ باشە ئەوە هەڵەبژێرن. بەڵێ سواس بەڕێز ڕێزان حەمەساڵح ئاغا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا لەگەڵماندا و سواس بۆ کاتێ بێمەتاندا.